بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کوێنەدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار ئەزان و خۆشەویستان سڵاوی خواتان لەبێت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. چەند ڕۆژی ڕابردوو پارێزگاری مووسڵ بڕیاری گەڕانەوەی سەرجەماوەڕەکان و چۆڵکردنی کەمپەکانیاندا بۆی حاڵەتی ئەمنیەوە و دیارە لە هەرێمی کوردستانی هەندێک کەمپەن بە تایبەتی لە پارێزگای سنووری پارێزگای سلێمانی چەند کەمپێکی تایبەت بە ئاوارەکان هەن بۆیە ئەمڕۆ میوانی کتێبەتمان هەیە لەسەر و بارێ بزانین چارەنووسی کەمپەکان و ئاوارەکان بە گشتچی دێت بە تایبەتی لە وەرزی سەرماوسۆڵەدا کاتوتە پێشەوە ئایا ڕێکارەکانی چۆنێتی جێبەجێکردنی ئەم بڕیارە چۆنە سەرم بابەتە دەکەیت. بەڵازان لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە چۆنێتی ڕازاندنەوەی باخچەکان دەکەین چۆنێتی بە سەوزکردنی باخچە و ئەو شوێنانی کە هەند لە هەرێمی کوردستاندا دەکەین زانین ئەو سۆزایانی کە هەیە لە هەرێمی کوردستان لەکوێ هاوردە دەکرێت و ئەو گوڵ و جوانکاریانی کە لە باخچەکاندا دادەنرێت چۆن ئامادە دەکرێت. میوانێکمان لە هەولێرەوە ئامادە دەبێت کە پێشکەشکار ئیمران ئەمیر پێشکەشمان دەکات لەو بارەیە. جیاواز لەم بڕگە سەرکیانە کۆمەڵێک زانیاری و ڕاپۆرت و هەروەها و چالاکی و چالاکیانی کە بەگشتی ڕووداوانی کە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا ڕوودەدەن ئەمڕۆ لە پەیامی ڕۆژبۆتان ڕووماڵ دەکەین کە گرنگترینیان دەستپێکی وەرزی نوێی خوێندنە لە پارێزگای کەرکووک یا بەگشتی لە عێراق بە تایبەتی لە کەرکووکیشکە خوێندنی کوردی دەست پێ دەکات یا دەبێت دەست پێ بکات با بزانین چالاکیەکانی ئەوێت چین بەگشتی و چالاکیانەی کە ڕوودەدەن بۆتان دەگوازیەوە. دەستپێک دەچینە لای پێشبینی کەشوهوای شار و شارۆچەکانی کوردستان.
وڵازان لە تەوەرێماندا باز لە چارەنووسی ئاوارەکان و ئاوارین لە ناو کەمپەکان تا دەکەین زانین و بۆ پێیکە بەرەوەرزی زستان دەچین زانین چ ئامادەکاری کراوە ئایا ئامادەکاری کراوە بۆ گەڕانەوەیان و ئایا ئێستا دەتوانن لەو شوێنانی کە پێشتر لێوەی بوون ژیانی خۆیان تێدا دەست پێ بکەنەوە بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکمان لێرە ئامادەی زۆر بەڕێز چیا حسین بەڕێوەبەری لقی سلێمانی کۆچ و کۆچبەرانی عێراق کاکچیان زۆر بەخێوێت. زۆر سپاس. لە ئێستادا دۆخی ئاوارەکان چۆن دوگزەرێ ژیانیان بەرەوکوێیە؟ لە ڕاستیە و ئاوارانی کە لە سنووری سلێمانی خۆشبەختانە لە دۆخێکی باشە و ئەوەی کە پێداویستی ڕۆژانیان بێ بۆیان دابین کراوە بانگانە خواردن و پێداویستی پاکەرەوەیان بەسەردا بەشەکرێت. ئێستا مانگی ڕابردوو هەموو پێداویستیانی کە بۆ پێمانداون بە پێداویستی نەوتیشەوە ئەمڕۆ کە ئێستامان لە ئێوە میوانین لە کەمپی هەشتی ئاوارەکان دابشکردنی نەوتمانەیە. هەفتەی ڕابردوو دوو کەمپان لە کەلار کەمپی تازە دێوە قۆرەتوو و کەمپی عربەتیش تاوان ناحی عربەت دوو کەمپی تایەکەی ئاوارەکانن نەوتیان پێدراوە. لەگەڵ ئەوەی کە ڕاست ئەمانە ئاوارن لە زێدی خۆیانە هەڵاتون هەرچەندە تۆ خزمەتیان کە هێشتا ناگاتە دڵخۆشی شوێنی ژیانکردنی خۆت زێدی خۆت، بەڵام وەکو پێداویستی و ژیانی ئاسایی ئەوانە بەڕاستی چێ پارێزگا جیسی سلێمانی و کارمەندەکانی چ لقی سلێمانی کۆچبەران و کارمەندەکانی هەمومان هەمیشە لە وەڵی پێدانی ژیانێکی باشتر و پێداویستیەکانیان بین. حکوومەتی عێراقی هیچ جیاوازێک ناکە لە هاوکارانی کە پێشکەشی ئاوارەکانی دەکات لە ناوچە جیاوازەکانی عێراقدا؟ بێگومان نەخێر. حکوومەتی عێراقی لە ڕێگەی وەزارەتی کۆچبەرانەوە پلانێکی فراوانیە بۆ هەموو ئاوارەکان و ئەو پلانە چۆن سلێمانی دەگرێتەوە پارێزگاکانی تریش ئەگرێتەوە. لەبەرەوە هیچ جیاوازیەک لە نێوان ئاوارەکان نین، هەمویان زادەی دۆخێکی نەخوازرا بوون کە بەوەی شەڕی داعشەوە چوار پارێزگای عێراق تووشی باردۆخێکی نەخوازرا بوون، تەنانەت نزیکی ئەو ناحیە و قەزانی کە لە نزیکی مەرکەزی بەغدا بوون هەندێک لەوانش بۆی داعشەوە ئاوارە بوون. لەبەرەوە هیچ جیاوازیەک لە نێوان ئاوارەکانە ناکە و لە پلانی ساڵی داهاتووشا پلانێکی ئاشکرایە لە ڕابردووش هەموو ئەو بجێ تایبەتیانی کە بۆ ئاوارەکان دانراوە بۆ کۆی گشتی ئاوارەکانی عێراق بووە. زۆر باش کاکچیان دەمێبزان چەند ئاوارەمان هەیە لە پارێزگای سلێمانی و چەند کەمپمان هەیە؟ لە پارێزگای سلێمانی پێشتر 6 کەمپمان هەبوو، دوو لە کەمپەکانمان داخست، کەمپی سورداش و کەمپی بەرزنجە. ئێستا 4 کەمپمان ماوە. وانە بۆ داخران چوونەوە شوێنی خۆیان؟ بەڵێ یەکێک لە کەمپەکان هی ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر بوون، خەڵکی کەرکووک و دووس خوڕماتەوەوانە بوون، خۆشبەختانە ژیانی یاسایی لێوە دەستی پێکردەوە، خەڵکەکە گەڕانەوە بە شوێنی خۆیان ئەومان داخست. کەمپی بەرزنجە ژمارەی خێزانەکانی 125 خێزان بۆ 130 خێزان بوون، ئەوانیش وردە لیان گەڕایەوە، چەند خێزانکی کەممانەوە بۆی کە باشتر ئیدارە بدرێن یانامانە کەمپی یەکێک لە کەمپەکان کەمپی عربەت 6 کەمپ لە سلێمانیا بوون، ئێستا 4 ماوەتەوە، 2 کەمپ لە ناحیە عربەتە و 2 کەمپیش لە سنووری ئیداری گەرمیانە. زۆر باشە. ئەو ئاوارانی کە لێرن خەڵکی شوێن ئاواری سوورین یاخۆت هەمویان هی ناوەندی پارێزگاکانی عێراق؟ خۆی لە سنووری سلێمانیە ئەو ئاوارانی کە لە ناوخۆی عێراق هاتوون زۆرینە خەڵکی پارێزگای سەلاحەددین و دیالەن، بەشێک لەو ئاوارانە خەڵکی پارێزگای نینەوان، هەندێکیان لە برا کوردە یەزیدیەکانن و هەندێکیش لە خەڵکی ئەنباری تایە و چەند عایلێکی کەمی نزیکی ئەو ناوچانی کە لای بەغداست مەترسیان لە سەر بووە لەوانەشی تایە. بەکۆی گشتی نزیکەی 3500 خێزانێک لە ئاوارەکان لە کەمپەکان سلێمانیدا. بەڵێ لە ناوخۆی سلێمانی تەبان ئێوەزان کە سلێمانی ئێستا پارێزگای هەڵەبجە جاران لەگەڵی بۆ ئێستا جیابەوەکو پارێزگایەک مامەڵی لەگەڵەکەن. ئێمەش وەکو لقی سلێمانی کۆچبەران هەر بامان شێوە مامەڵاکەین پێشتریش پێشنیازیەوەمان کردبوو کە چۆن لە سلێمانی لقی کۆچبەرانی بامان شێوە لە هەڵەبجە شەبێ، بەڵام بەهۆی وەزعانی کە لە حکوومەتی عێراقی هێشتا و بابەتەوە پێشنیاز ماوەتەوە لەگەڵەوەیە
لە هەموو قەزاوناحەکانی سنووری پارێزگای سلێمانی تاوەکو ئێستا نزیکەی 30,000 خێزان ماونەتەوە. پێشتر لە بیدایەتی ئاوارەبوونە 64,000 خێزان هاتنە سنووری پارێزگای سلێمانی، لەو ڕێژەیە زیاتر لە نیوەی گەڕاوەتەوە خۆشبەختانە و بە شێوەیەکی گشتی ئەوەندە خێزان لە سنووری ئێوە پارێزگای. کە لە نزیک و ئەیان بین و ئەیان دوێنن کێش و گرفتیان چییە، داوای چی دەکەن؟ ئێمە جگەلەوەی کە هەفتانە باڵێ ئەچین خێزانەکانە بینی، من بۆ خۆم ڕۆژی هەینی بەڕێز وەزیری وەرزش و لاوانی عێراق لەگەڵ چەند پەرلەمانتارێکە هاتن چوینە سەردانی کەمپەکان، لەوێ گفتوگویەکی باشمان لەگەڵ ئاوارەکان کرد، بێجگە لەوەش کە ئێمە خۆمان لە ڕێگەی پێدانی ئیستیمارێکی تایبەتەوە لە ماوەی 2 مانگی ڕابردوو بە چەند مەرحەلەیەک 3 ئیستیمارەمان لەگەڵا پڕکردنەوە هەموو خێزانێک و هەر خێزانێک زیاتر لە 15 خولێکی پێویست بوو تاوەکو فۆرمەکەیان پڕکەینەوە. لە نێو ئەو ئیستیمارەیە هەموو ئەوانی کە پێویست بوو بۆ ئەو خێزانە بیزانین و زانیاری بێ لە سەریان داواکراو بوو، مەسەلەن بۆ لێرەیە بۆ نەگەڕاوەتەوە گرفتەکانی لە پارێزگاکەی خۆیان چییە، زۆرینە ئەیبەستنەوە بەسەر کۆمەڵێک خاڵەوە. یەکێک لەوانە پەیوەندی بە باردۆخی ئەمنی پارێزگاکانی ئەو کە ئاوارەبوون تیا ڕوویداوە تاوەکو ئێستا، سەرنجی زۆریان لەسەر ئەو هێزانە هەیە کە لەو ناوچاوانن، جا حەشدی شعبی بنیان سوپای عراقی، لەگەڵەوەدا بەشێکی پەیوەندی بە نەبوونی خزمەتگوزارەکانی کارەبا و ڕێگاوبان و ئەو پێداویستیانی ڕۆژانە کە خۆشمان لێرە پێویستمانەوەندێکیشی خۆمان وەکو وڵاتی و خانە خوێ ڕەنگە سەرنجمانە بێت کە پێداویستی خۆشمان وەک پێویست نەبێ. لەگەڵەوەیە ئاوی خواردنەوە زۆر بابەتەیە کە ئەوان سەرنجانەیە کە خێزانەیە کە گەڕاوەتەوە ئەمان لێرە لەگەڵیان لە پەیوەندیان. بەرحاڵێمە ئەوەی کە ئاگادار بین بەشی زۆری پەیوەندی ئەوەی کە نەگەڕاونەتەوە یان معاناتیانەیە لەگەڵ پارێزگاکانی خۆیان خزمەتگوزاری بابەتی ئەمنی و پاراستن و دڵنیایی متمانە بە حکوومەتی کە تۆ گەڕێتەوە وەلای بەشی زۆری لەمانە خۆی بینێتەوە. زۆر باشە ئەواتە ئەو ئاوارانەی سەر لە ناو کەمپەکانن بەم شازە مامەڵیان لەگەڵا دەکەن، ئێوانی کە لە ناوەندی شارەکانن هەمووی دوجار عیدی ئێوەن و تازەترین بڕیار کە بۆ گەڕانەوەیان هاتووە جیاوازیەکە لە نێوانیانە هیچ جیاوازیەک نییە. ئێمە تەوعیە هاندانمانەیە ئەگەڕین بەسەر خێزانەکانە، تەمان هەموو ئەوەی کە لە ناو کەمپە ئەوشی لە دەرەوەی کەمپە یەک مامەڵەمان لەگەڵا کردوون. جۆرێک لە هاندانمان بۆیان هەبوو فۆرمێکی ئامادەکراومان هەیە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش بامان شێوە لەلایەن جێسی سیستێمانی شۆ بامان شێوە کاتێک ئێمە دەچینە بۆ نمونە ناحەیەک یان قەزایەکە تەمان لە هەموو قەزاکانی سنووری سلێمانی ئاوارە هەیە، تر هەندێکیان بۆ ئیش و کار چوونەتەوە بەردەوامن لێرە، هەندێکیان ناچار بوون لێرە بژین. ئێمەیان بینین داوان لێکین کە بگەڕێنەوە بەڵام بە شێوەیەکی خۆویستانە، هیچ فشارێک لە گەڕانەوەیان نییە. داوان لێکین کە بگەڕێنەوە بە پارێزگاکی خۆیان باشترە، ژیانکردن لە پارێزگاکی خۆیان باشتر، ئەگەر ئەوان بگەڕێنەوە توان پارێزگاکی خۆیان ئاوادان بکەنەوە. ینی بە شێوەیەکی گشتی لە هەموو ئەو قەزانی کە لە سنووری پارێزگای سلێمانی ئاوارەمانەیە ئێمە هەوڵمانداوە کە ئەو ڕێنمانیان پێ بدەین کە ئەگەر ویستیان بگەڕێنەوە. تەمان لەو ژمارەیە وەکو باسم کرد لە سەرەتاوە زیاتر لە نیوە گەڕاوەتەوە بەشێکی پەیوەندی بەو هاندان و زانیاری پێدانەوە بۆ کە ئەگەر بگەڕێنەوە باشترە. هاندانەکە هیچ دەچێتە چوارچێوەی کە تۆ ئیمتیازێکی مادیان پێ بدە. تەمان خۆ حکوومەتی عراقی تاویزی هەیە بۆ خێزانانی کاگەڕێنەوە. لە ئەو سێ ئیستیماری کە باسم کرد کە بۆ ئاوارەکانمان پڕکردوێتەوە، یەکێک لە ئیستیمارەکان تایبەتە بە زەرمەندبوونی ئەو خێزانە، ئەو خێزانی کە بۆ نەماڵەکەی سوتاوە وێنەکانی لەلایە وێنەکانیمان بۆ دیکۆمنت کردووە و شایەتمان لەسەر وەرگرتووە، چۆن لە دادگاکانی کوردستانە کاتێک کەسێکی دیکۆمنتێک بسەلمێنێ ئێمە ئاوا مامەڵەمان لەگەڵا کردووە، تاوان بە حکمێک کە لە هەموو فەرمانگەیەکەوە زان کە بەشی یاسایی هەیە، ئەو کارمەندی کە لە ئەو بەشەیە وەکو مەحامیە کارەکە ئەوەمان بە دیکۆمنت کردوون. لەگەڵ ئەوەیە کە ئەم دیکۆمنتانە ئەڕاتە وەزارەت لەوێت تیمێک لەنا وەزارەت سەرپەرشتیەکەن بۆی بزان چەند خێزان ماڵی سوتاوە، چەند خێزان ئۆتۆمبیلی سوتاوە، چەند خێزان کەسی گیانی لەدەستداوە، یەکێک لە خێزانەکەی. لەگەڵ هەموو ئەمانەش تا ئەمە یەک لابێتەوە کە حکوومەتی عێراقی بڕیاریدا و لە داهاتوو قەرەبووی
ئەو زیانانە بکاتەوە 1,500,000 داناوە بۆی کە گەڕانەوە شتێک پاریان لە ماڵ وەردەستا هەیە ئەو قەرەبووی وەرگرت بێتەوە 1,500,000 بەڵێ زۆرینە وەریان گرتووە ئەوانی کە گەڕاونەتەوە بەڵام ئەوەی کە ئەو ئیسیماری کە پڕمان کردەوە ئەو فۆرمی کە بڕما کردەوە بۆ ژماردنی ئەو زیانانی کە لیان کەوتووە ئەمە لە داهاتووە کاری لەسەرکرێت خۆتانە زان کەەوە بجێکی گەورەی پێویستە لەبەرەوەی کە ئەو خێزانانی کە هاوارە بوون زۆرینە کاتی خۆی لە ساڵی 2014 هاتوونە سنووری هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆرن 4 پارێزگا بە تێکڕ ئاوارە بوون ژمارەی خێزانی کەمیان لێماوەتەوە یا ئەو خێزانانە دەرفەتیان نەبووە کە دەربچن لەو کاتی کە داعشات بۆ ئەمە پێویستی بە بڕیارێکی گەورە هەیە و بژمەیەکی پاری گەورە هەیە بۆ قەرەبووکردنەوەیان کاکچە هاوکاریکردنی ڕێکخراونە دەوڵەتەکان چی ئەوان تا چەند هاوکارن و لە ڕووی مادیە و لە ڕووی چوو بوارێکەوە زۆر جار دەوترێت هاوکارەکان وەکو خۆی ناگەیەنرێتە دەستیان زۆر جار گەندەڵی تێدا دەکرێت لەیان دەسەڵاتەوە ئەمە تا چەند ڕاست لە ڕاستی شتێکێ من تاوەکو باوڵی لەم کارم نەکردەوە ڕەنگە زۆر مهتەم نەبووم بەو کاری ڕێکخراوەکان بە پلانە بۆ منە ڕێکخراوی UNHCR سەرپەرشتی هەر 4 کەمپی سنووری سلێمانیەکە کۆمەڵێک ڕێکخراوی تر هەیە کە لە ڕووی یاساییەوە کاریان بۆکەن کۆمەڵ ڕێکخراوی ترێ لە ڕووی پێداوینکردنی ئاوی خواردنەوە و پێداویستەکانی ترەوەن ئەوەی کە لێرە هەیە ئێستا لە سلێمانیە بۆ نمونە فەندی ڕێکخراوەکان کەم بۆتەوە چونکە ئێستا سەرنجی ڕێکخراوە جیهانەکان لە ئەو پارێزگانەیە کە ئاوارەبوون تیای ڕوویدا و ئێستا خێزانەکانیان ئەمانەیە بگەڕێنەوە ئەمەژیشێک لەوە کارەکان کە ئێمە هەوڵ بین کە هانیان بین بگەڕێنەوە چونکە فەندی ڕێکخراوە جیهانەکان کەمتر بۆتەوە لەو پارێزگایانی کە ئاوارەکانیان گرت بۆ خۆیان ئێستا هەموو هەنگاوەکان بووە کە بگەڕێنەوە لەبەرەوە ڕێکخراوە جیهانەکان هیچ کەسێک ناتوان دەستخاتە کاروباریانەوە تەنانەت من خۆم ئاگادارم کە هەندێک کات ئیجراعاتی کە بووە کە بەدڵی ئەوان نەبووە یان کشاونەتەوە یان دەسەڵاتیان ناچار کردو بووی کە ئەو بڕیاری کە ئەوانیانەوە جێبەجێ بکرێت ڕێکخراوە جیهانەکان زۆرتر تەرکیزیان لەسەر با بڵێن لایەنە ئینسانێکەیە تاوان بە حکومیەوەی کە من کاریان لەگەڵەکەم تا ئێستا هیچ هەست جارێک هەستم پێ نەکردەوە کە دەسەڵات یان لایەنێکی دیاریکرا و دەست بخاتە نێو کاروبارەکانیان یان بیانەوێ بە ئاراستەیە کارەکانیان بکەن کە هەوانیانەوێ کەچێت تازترین بڕیار لەسەر گەڕانەوەیان باز لە حاڵەتی ئەمنی دەکرێت بۆی کە بگەڕێنرێنێتەوە بەشێکیان دیارەکە سوکاریان یا کوڕیان یا پیاویان لە ناو چەکدارانی داعشدا بوو بێت چارنووسی ئەمانە چۆن دەبێت شێوازی مامەڵەکردنی گەڕانەوەیان وەکەی دەگەڕێنەوە ئەمانە خۆی لە سنووری سلێمانی ئایلێوەمان نەبووە لە پارێزگاکانی تر شتیوە ئاگادار بووم و کەمپێکیش هەیە لە سنووری پارێزگای نینەوە کە ئەو خێزانانی تایە ئاگادارن لە سووریاش یەکێک لە کەمپەکان تایبەتە بەم خێزانانە تەمانە خێزانانە ئیدارەدانی ئاسایی نییە و منەزەمان زۆر بە دیاریکراوی کاریتیاکات ڕێکخراوە جیهانەکان سەرنجی ئینسانیان زۆر لەسرە بەڵام گرفتێک هەیە لەمایە هەموو ئەو ئیدارانی لەو سنووران ئەترسن لە جۆری ماوەڵەکردن لەگەڵیان ڕێکخراوێکی جیهانی وەکو داعش کە مەترسیدار بوون لە کاتی دروستبوونیان و سنووری ئیداری دوو وڵاتیان بڕی چەند ناوچەیەکیان داگیر کرد ژمارێکی زۆر قوربانی لە دەستیان کەوتەوە و خەڵکێکی زۆر کوژران بۆیە ئەم خێزانانە ئاسان نییە مامەڵەکردن لەگەڵیانە بەڕاستی ئەوەندەی کە من ئاگادار بم هەوڵ دراوە بۆ تەوعیەکردنیان بۆ پێدانی ئەو با بڵێن ڕێگا ڕۆشنبیریانی کە ئەم کەسانە بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان و وەکو هەر کەسێکی ناو ئەم کۆمەڵگەیە بژین بەدەر لەوە هیچ فشارێکی شوێن ئەمانە خەڵکی هەموو شوێنەکانن ئەوانن کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوون ئەوانی کە لە ناوخۆی وڵات بوون ئەوانی کە لە با بڵێن وڵاتە عەرەبیەکان و تورکیا و هەندێک لە وڵاتانی ترەوە هاتوون ماوەستەرەکانیان کوژرابن یاخود لە سزنابن بێگومان ئەمانە خێزانەکانیان ماونەتەوە و لە کاتی ئازادکردنی ئەو پارێزگانی کە پێشتر لە ژێردەستی داهشا بووە کەوتونەتە دەست هێزانەکان هەستیاریبوونی مامەڵەکردن لەگەڵ ئەمانەیە ینی چۆنە لە کاتێکا بۆ نمونە
هەندێک ینی وا دەرئەخرێ زۆر جار ئەمانەش ئێستا مەترسیدارن ئایا هەستیاربوونیان لەبەر مەترسیداربوونیانە یاخود حاڵەتێکی جیاوازە باوەڕکە مامەڵەکردن لەگەڵان کاڵم ئاساییە لەبەرەوەی کە زادی دۆخێکی تونوتیژی بوو نەم خێزانانە لە ڕووی کۆمەڵاتیشەوە زانیت تۆ گەر کاتێک خێزانێک لە ناو پەروەردەیەکی توندا گەورە بن کۆمەلگا پێویستی بۆیەتی کە ڕێکی خەیتەوە دوجار بیانێنیتەوە ناو کۆمەلگا بووی کە ژیانە ناسایی بکێتەوە ئەجیناوە کۆی کە با بڵێن مەترسیدارن و پەلاماری شتێنوانە نا بەڵام پێویستی بەوەیە کە جارێکی ترەمان لەگەڵ ژیانە ئاشت بکرێنەوە و زانیاریان پێ بدرێت لەسەرەوەی کە لە ڕابردوو بوو ڕۆشت من ئەگەدارم کە ڕێکخراوە جیهانیەکان لەسەر ئەمە کارەکەن هەرچەندە ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناسیۆناڵ یەکێک لە راپۆرتەکانی ڕەخنەی گرتووە لە ئیدارەدانی ئەم خێزانانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیەوە و حکوومەتی هەرێم جوابی دایەوە کە بەو شێوەیە نییە چکە بەشی زۆری و خێزانانە لە سنووری پارێزگای نینەوە بوون لەگەڵەوەیە وەکو باسم کرد ئەم خێزانانە لەبەرەوەی کە لە ڕابردووە لەگەڵ بڵین لەگەڵ پیاوەکەیە یا ئەو خێزان لەگەڵ براکەیە یا لەگەڵ کەسێک لە خێزانەکەی کە چەکدار بوون لە ناو چەکدارانی داعش نەماون ڕەنگە جۆرێک لە وەلایان هێشتا بۆی مابێت ینی هەموو ئەمانە ئەوەیە کە قسەی لەسەر بکرێت بەڵام ڕێکخراوە جیهانیەکان تەرکیزیان لەسەریانە کە ئەمانە ئاسایی بکەنەوە ووا بکەن کە لەگەڵ ژیانی ئاسایی ئێستا یەک بگرنەوە هەمان مافوو امتیازاتی ئەوارەکانی دیکەیان یاخود جیاوازیان لەگەڵا ناکرێت نامە جیاوازیان لەگەڵا ناکرێت هیچ تەنانەت لە سووریاش مامەڵی جیاوازیان لەگەڵ ناکرێت ئەوە ڕێکخراوەکان تەواجودیانێ ینی حکوومەتەکانیش نایانەوێت یعنی تۆ گەر بتەوێ بیری تون درەوی نێڵی خۆ دەبێ مامەڵی لەگەڵ بکەی ووا بکەی کە ئەمانە پێیان بڵێ کە ژیانی ئاسایی ئەو خەڵکی ترکە هەیە تۆش لەگەڵ لەو بچی باشترە لەوەی کە بەرەو لایەکی تون بڕۆی یان بەرەو شێوازێکی تری ژیان بڕۆی لەبەرەوە هەموو لە هەوڵی ئەوان کە ئاساییان بکەنەوە خزمەت گوزاری و پێدانی هەر خزمەتێکە بێت بە هەمان شەوەی ئەوانی پێشکەشیان نەکرێت زۆر باشە کاکچووە کەی دەستەکرێت بە گەڕانەوەیان و ئایا لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بۆتە دیاردا تێکەڵبوونی خەڵکی خۆمان یا دروستکردنی خزمایەتی و ژن و ژن گواستنەوە لە نێوان ئاوارەکان و خەڵکی یاسایی خۆمانە ئەمە تا چەند دەبێتە هۆکار لەوەی کە ڕەنگە هەندێک لە ماوەرانە نەگەڕێنەوە وڵا بۆ مۆزۆی تێکەڵاوەکە ڕاستە ئەمە خۆمان ئاگادارین لەبەرەوەی چکە ڕۆژانە ئەیان بینین و سەردانیانەکەین و خەڵکی ئەمەش وەکو کورد بوون منە تێکەڵاویان کردوون و خزمەتیان لەگەڵ کردوون ڕاستی بۆ بڕیاری گەڕانەوە ئێستا لە پارێزگاکانی تری عێراق بڕیارەکە دراوە داخستنی کەمپەکان دەستی پێکردووە لە خانەقین بەشێک لە کەمپەکان داخراون لە مووسڵ بەشێک لە کەمپەکان داخراون لە کەرکووک بەشێک لە کەمپەکان داخراون هەرچەند لێکەوتی هەبووە هەندێک لە خێزانەکان بە ناچاری بۆ نمونە چوونەتە ناوخۆی ئەو پارێزگایە بژین بۆنە لە کەرکووک ئەگەونەی ئاگادار بوون چۆن خانوویان بەکێگرتووە بۆی کە نەگەڕێنەوە لە کوردستان هەمان بڕیار هەبوو بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی کە من ئاگادار بوون تەوان ئێمە لە هەولێر کۆبوونەوەیەکی فەرمیمانە بوو لە نێوان وەزیری کۆچکۆچبەران وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان وەزیری پلاندانەی عێراقیش بەشدار بوو جگە لە بەرپرسی فەرەکانی کوردستان لەوێ هەندێک بڕیارە بوو بۆ داخستنی کەمپەکانی سنووری کوردستانیش بەڵام دوجار حکومەتی هەرێمی کوردستان وتی ئێمە نەمانەوێت بە فشار بیان گەڕێنینەوە تاخیر بوو ئەم بڕیارە بۆ مانگی سێی ساڵی 2021 پلانەکە لە سنووری هەرێمی کوردستانە لە مانگی سێ جێبەجێکرێ هەوڵی جێبەجێکردنی ئەدەین و ڕێکخراوە جیهانیەکانیش سەرنجیان لەسەر شێوازی گەڕانەوە هەیە گەڕانەوەی ئەم خێزانانە ئاسان نییە لەبەرەوەی ئێستا لێرەوە کو تۆ باسکرد بەشێکی خزمەتیان دروست کردەوە بەشێکی جوزئێکی بچووکە لە هۆکاری نەگەڕانەوە بەشێکی زۆریان کە ناگەڕێن لێرە کاریانەیە کەەوە بەشی گەوری ژیانیانە چکە سەرچاوی داهات و دابینکردنی خۆتان نەزانن بەشی گەوری ژیانی هاوڵاتی ئێمەیە لەگەڵەوەی کە ئەوان لە شوێنی خۆیانە شوێنەکە ماڵەکەیان ڕووخاوە یان ئەگەر پرۆژەیەکی کشتتوکاڵیان نەبوو بێت وێران کراوە تاوەکو ئەگەنە سەر ئەوەی ژیانی کە لە ڕابردویان پێیان پێویستیان
بەکاتێ بەڵام پلانەکە ئەوەیە کە لە بەردەوام بین لە هەندان بۆ گەڕانەوەیان چونکە خۆت تا دوجار پرسیارێکەوەیە کە ئەوەیە کە ئەمانە تاکەی لە لێرە ئەژین تاکەی لێرە یانەوێت بمێنەوە ئەبێ ڕووکاتێکی بێ و ڕۆژێکە بێ بە کە بیان گەڕینەوە بۆ شوێنی شتەجێبوونی خۆیان تا شارەکەی خۆیان ئاوادام بکەنەوە و ئێمەش و هەرێمی کوردستانیش تۆمەن ئێمە ئەرکمانەکە لەگەڵیان بین یارمەتیان بین و پێداویستەکانی ڕۆژانیان بۆ دابین کە وەکو لە قسلێمانی کۆچبەران چونکە ئێمە لەسەر بە حکوومەتی عراقین لەبەرەوە هانیانین بۆ گەڕانەوە و ئەبێ ئەو کاتە بزانین کە ئەوانیش تێبگەێنین کە بێ ڕۆژێک بێت کە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان زۆر باش زۆر ساز بەڕێزی ئاحسان بەرەبەری لە قیسلێمانی کۆچبەرانی عێراق سپاس میوانی بەرنامە بەڵێنەرانی عەزیز دەچینە ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلامة كاني ايوا لاي ايميا جا اگر حفتة زور جا اگر باريكي زور منينه انتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة صبا بسيطة شايفوا يا ايتو يا سنة جيرابوي ربابا والركلام بو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC-A37 ئارامی و دڵنیایی برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بەڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوەی و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پاتێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوێک بەرگە دەگرێت ئایفەیز 1000 توانای هەیە ببەسرێتەوە بە دەرگای کۆنتترۆل بۆ ماوەی 1 ساڵ پاڵپشی دەکرێت لەلایەن کۆمپانیای هایتێک کۆمپانیای هایتێک تاکە بریکار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژنامە پێشکەش دەکەن. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند بڕا پارەیەک بە کەسوکاری هەر کارمەندێکی تەندروستی دەدرێت کە بەهۆی کۆرۆناوە گیانی لەدەست داوە. ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە میدیایەکی پارتی ڕاگەیاند هەر کارمەندێکی تەندروستی کە میلاک لەسەر وەزارەتی تەندروستی بێت پزیشک بێ یان کارمەندی تەندروستی کە بەهۆی پەتای کۆرۆناوە گیانی لەدەستدا بێ پڕی 5 ملیۆن دینار با کەسوکارەکەی دەدرێت. باس لەوەش دەکات ئێستا ڕێکارەکانی دابشکردنی پارەکە دەستی پێکردووە و وەکو قۆناغی یەکەم قۆناغ بە قۆناغیش بەردەوام دەبێت تاوەکو سەرجەم ئەو کارمەندانی کە بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە لە سەرجەم پارێزگاکان منحەکەیان پێدەدرێت. لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا زیاتر لە 6 کارمەندی سەر بە وەزارەتی تەندروستی بەهۆی پەتاکەوە گیانیان لەدەستداوە. پارتی هێزی زیاتر ڕەوانەی چۆمان و حاجی عومەران دەکات. لە چوارچێوەیەدا زیاتر لە 1000 چەکداری دیکە بە چەکی قورسەوە ڕەوانەی سنوورەکەی کردووە. بەپێی هەواڵێکی ڕۆژنیوز شەوی ڕابردوو هێزێکی زۆری چەکداری سەر بە پارتی چوونەتە سنووری شارۆچکەی چۆمان و حاجی عومەران. سەرچاوەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە هێزەکە ژمارەیان زیاتر لە 1000 چەکدار بوو. سەرجەمیان لە ئۆتۆمبیلێکی سەربازیدا بوون. دوو ڕاجی مەشیان لەگەڵدا بووە. باس لەوەش کراوە کە سەرجەم سەنگەرە کۆنەکانی سنوورەی شارەدەی قەسرێش چەکداریان تێدا جێگیر کراوە تەنانەت بەشێک لە چەکدارەکان لە ژێر خێمەدان. بڕیارە ئەمڕۆ لە ناوەندەکانی خوێندنی کەرکووک زەنگی دەستپێکردنەوەی خوێندنی کوردی لێت بدرێت. شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک ڕایگەیاند ئەمڕۆ زەنگی دەستپێکردنەوەی خوێندنی کوردی لە قوتابخانەکانی کەرکووک لێ دەدرێت. باز لەوەش دەکات حکوومەتی ناوەند 300 مامۆستای بۆ بەشی خوێندنی کوردی دامەزراندووە لە کەرکووک و ئەگەر ئەو ڕێژە کەم بێت ئەوە حکوومەتی هەرێم لە ڕێگەی مامۆستای وانەبێژەوە ئەو بۆشاییەمان بۆ پڕ دەکاتەوە. ئاماژەی بەوەش کردووە داوایان کردووە موچەی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک بخرێتە سەر حکوومەتی عێراق چونکە ئەگەر موچە بەم شێوەی ئێستا لە هەرێم دابەش بکرێت ئەوە خوێندنی کوردی تووشی پەککەوتن دەبێت. لە کەرکووک نزیکەی 9000 مامۆستا و فەرمانبەری بۆ خوێندنی کوردی هەیە و لەوانەش 1400 کەسیان فەرمانبەرن و ئەوانی دیکەش مامۆستان و نزیکەی 100,000 خوێندکار لە بەشی کوردیدا دەخوێنن. وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریدا لەمڕۆ دەرگای قوتابخانەکان بکرێنەوە ئەوەش ڕەچاوکردنی بنەماکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. حەیدەر فاڕۆق وتەبێژی وەزارەتی پەروەردەی عێراق بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە لە ڕۆژی 21 مانگەوە دەست کراوە بە ئامادەکاری بۆ کردنەوەی قوتابخانەکان. بەپێی بڕیارەکەی وەزارەتیش ئەمڕۆ قوتابخانەکان دەکرێنەوە بۆ هەر قۆناغێک یەک ڕۆژ لە هەفتەیەکدا دەوام دەبێت. ناوبراو ڕوونی کردووەتەوە کاری وەزارەتەوەی میکانیزم بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە قوتابخانە حکومی و هەلیەکان دابنێت و هەر ڕۆژێکی 3 کاتژمێر دەکرێتەوە با ڕێکارەکانی خۆپارێزیەوە. تاقیگەیەکی پشکنینی ژاپۆنی تایبەت بەکردنەوەی ئامێر ئەلکترۆنیەکان تێچووی دروستکردنی دوو مۆبایلە نوێیەکەی کۆمپانیای ئەپڵی دیاری کرد کا بریتین لە ئایفۆنی 12 و پرۆ ئایفۆنی پرۆ. تاقیگەکە ئاماژە بەوە دەکات تێچووی دروستکردنی ئایفۆنی 12 $373 دۆلاری ئەمریکی تێپەڕ ناکات لە کاتێکدا تێچووی ئایفۆنی پرۆ $406 تێناپەڕێت. ئەمەش لە کاتێکدایە کە ئایفۆنی 12 لە ئێستادا لە نرخی $829 دەست پێ دەکات و پرۆ بە $999 دەفرۆشێت. هەروەها تاقیگەکە لە وێنەیەکدا ڕوونی کردووەتەوە کە هەریەکە لە پێکاتەکانی مۆبایلەکە لەکوێوەی هەندراون. بە جۆرێک ڕێژەی 19.28 پێکاتەکانی دوو مۆبایلە نوێیەکەی ئەپڵ لە کۆریای باشوور هێنراوە. ویلایەتە یەکگرتووەکان بە ڕێژەی 19.21 و ژاپۆن بە ڕێژەی 16.13 دەبێت. میرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگەنەکانمان پێشکەش کردم. پاش ناوپڕێک لەگەڵ هاوکارم کاکدانیار درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین.
ڕازان دەچین لای تۆڕی پامێرانمان سەرتا دەچینە کەرکووک بۆ لای چیا سڵی خوا لەبێ دوایین زانیارەکانی کەرکووک چین. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام دیارە بڕیار بۆ ئەمڕۆ لە ناوەندەکانی خوێندن بەگشتی لە پارێزگای کەرکووک و ناوەندەکانی خوێندنی کوردی زەنگ یەکەم ڕۆژی دەستپێکردنی خوێندن لە پارێزگای کەرکووک دەست پێ بکاوە زەنگی یەکەم ڕۆژی خوێندن لە قوتابخانەی ئاڵا لێ بدرێ بەڵام دیارە ئێستا لە بەردەمە قوتابخانەیە کە دانرابوو بۆ ئەوەی زەنگی خوێندنی تیادا لێ بدرێ ئێستا بایکۆت و گرتبوونەوەی بەشێک لە مامۆسایانە لە بەردەمە قوتابخانەیە ڕێگریان کرد لەوەی کە زەنگی کردنەوەی قوتابخانە لە پارێزگای کەرکووک لێ بدرێ هەرچەندە بە پێی ڕێکارە تەندروستیەکان دانراوە کە چۆن قوتابیان دەتوانن لە ناوەندەکانی خوێندن بخوێنن و دەوام چۆن دەبێ ئەوە لە ڕۆژانی داهاتوو دەست دەکرێت بە ڕێکارە تەندروستی و ئەو ڕێکارانەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق دایناوە بۆ خوێندنی ئەم ساڵ سەبارەت بەم گرتبوونەوەی و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن ئەمڕۆ لەلایەن بەشێک لە مامۆسایانی خوێندنی کوردیەوە من دەمەوێت بچمە لای بەڕێزان لە یەکێتی مامۆسایان و مامۆسایانە مامۆستا سڵاوتان لێبێ یەکێتی مامۆسایان چۆن دەڕوانێتە ئەم گرتبوونەوەی و بۆچی ئەمڕۆ ئێوە گرتبوونەوەتان ئەنجام داوە؟ بەڵێ من وەکو مامۆسایەک ئێمڕۆ هاتووتمە سەرجادا داوای قوتی مامۆسایانەکەم داوای قوتی بژێی ماڵ و مناڵی هەموو مامۆساکانەکرێت کە ناکرێت لە ساڵێکە 4 موچە دراوە بگرە لە پڕێکە موچەکانی مانگی 4 و 5 و 6 و 7 و 8 کەس نەیزانین چی لێ هات بگرە پێشتر کۆمەڵێ موچە لە لای حکومەت پاشەکەوت کراوە ئەو پاشەکەوتەی دەستی بەسەر ئاگرتووە و دواتر دەستی بەسەر 5 قوتی 5 موچەی مامەسایانی کردووە ئەمە ناکرێت بە هیچ شێوەیەکە ئێمە ئیمڕۆکە وەکو لەگەڵ زەنگە بایکۆتی خوێندنمان ڕاگەیان تەنها بۆ ڕۆژێک لەگەڵ مامەساکانە چکە دواتر هەڵوێستی ترمانە بێت ئەگەر بێت و چارەسەری کێشەکان نەکرێت ئێمە بۆیە چکە مامەسا کە پێی ئەڵێ بڕۆ قوتابخانە ئەرە مامەسا پارەی پاسەکەم نییە کە بتوانم بێم بۆ قوتابخانە بگرە ئێمە هەموو مامەساکان و لەگەڵ مامەسانی شاری کەرکووکە داوای بژێوی ژیانی مامەسایانەکەین و بۆی حکوومەتی هەرێم بە ئاگا بێتەوە ئێمە داوای لە حکوومەتی نەبنە ڕێگریش لە گواستنەوەی ڕاژەی مامەسایان بۆ سەر ناوەند پێیان ئەڵێن ئەو نەوتەی بردراوە لە کەرکووک لە ساڵانی ڕابردوو بۆمانی بگەڕێنەوە بیکەنە موچە و بۆمانی بگەڕێنەوە چکە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە ناکرێت لە قوتابخانەیەکە لە خوێندنگایەکە مامەسا هەبێت لە کات و سادی خۆیان بەڕێک و پێکی موچی خۆر بۆ بگرێت و ئێمە لە ساڵێک ئەوە مانجی ئیمڕۆ کۆتایی مانجی یانزێ و بگرێت لە ساڵی 2020 بەس مانجی 12 ماوە موچە کاما وەرنەگرتووە سواس دیارە ئەوەی کە ئەمڕۆ بایکۆتی قوتابخانەکانیان کردووە و بەشێکن لە مامۆسایانی یەکێتی بەشێک لە مامۆسایانی دیکە کە سەر بە پارتین لە هۆڵەکانی خوێندن و لە قوتابخانەکان ماونەتەوە ئەوان بایکۆتیان نەکردووە و لە ڕۆژانی داهاتوو بڕیارە کردبوونەوەی زیاتر ئەنجام بدرێت تایبەت بە خوێندن لە کەرکووک تایبەت بە گواستنەوەی ڕاژەی مامۆسایان لە خوێندن مامۆسا ڕەوف زەحمەت نەبێ ڕاستەوخۆ لەگەڵتین سوپاس بۆ ئەم دەرفەتە مامۆساییەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئاگاداریەکتان بڵاو کردەوە کە هەوڵەدەن بایکۆت بکەن هەوڵەدەن یعنی هەڵوێستان هەبێت لەسەر نەگواستنەوەی ڕاژەکانتان بۆ سەر ناوەند و هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە ئێوە گەشتون بەچین لەو قەرارە بڵێ ئێمە زۆر جەداوامان کردمان خەڵکی کەرکووکی نێمە پێویستەکە وەک بچە خۆرێک ینی کرێچین پێویستمان بم پارەیە پێویستمان بکە بژین کە مافی خۆمانەکە و داوای داوامان لێکەن حەقی خۆمانە داوای مستحقاتی مالی خۆمان بکەین بەداخەوە ینی سا حکوومەتی هەرێم ئێمە داوامان کرد وتمان کەرکووک ئێستا نەک لەسەر هەرێمە ئێستا لە ڕاستی لەسەر بەغایە چکە داهاتی شاری کەرکووک بەغدای بە داوای گواستنەوەمان کرد داوای ناوێ لێمان کرد ئێمە 3250 ناومان ئامادە بوو وتمان کتابمان بۆ بکەن بۆ ئەوانەی کە ئارەزومەندانەیە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم خۆی بەربەستە لەسەر گواستنەوەمان بۆ سەر بەغدا مدیری تربیە گشتی ڕازی بۆ لەسەر گواستنەوەمان وەزاری تربیەتی هێشم نییە بەڵام ئەمێردە سەر بەستانە هەرێمە خۆی ڕێگرە لەسەرەوە کرد ینی پێم بڵێ لە چی شوێنێکە هەیە کە مامەسال لە ساڵێکە یا فەرمانبەر لە ساڵێکە 4 مانگ بچێ وەرگردی بێت بۆیە ئێمە هەڵوێستی خۆمانە بێ چاوەڕێمان حکوومەتی هەرێم ئیجرئاتی بکە شتێ بکە بۆەوە ماسا شێخ سەباح ئەمڕۆی گرت بووەتەوە وەکو ئەوەی کە ئاڵێن ئەمانە مامۆسایانی
بەشی یەکێتینەوانەی کە یەکێتین بڕیاریان داوا ئەمڕۆ نەچنە قوتابخانەکان یەکێتی دەتوانێت لە کەرکووک چی بکە بۆچی ئێوە هەوڵتان نەداوە فشار بکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕاژەکان بگوازرێتەوە سەر ناوەند و ئەو کێشەیە لەلایەن مامۆستایانی خوێندنی کوردی کۆتایی پێبێت دوو موچە لە قوتابخانەیەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە نادرێت حکوومەتی بەغداد دێت ئێمە تەنیا وەکو مامۆستای یەکێتی نهاتوە وەکو سەرجەم مامۆستایان هاتوونە لەوانەیە کۆمەڵە مامۆستا لەبەر هۆکاری سیاسی نەتوان ئامادە بن داواکە ئێمە داخوازی گشتیە بۆ مامۆستایان و ئێمە زیاتر لە ساڵێکە وەکو مامۆستایان هەوڵی خۆمامانداوە بۆ گواستنەوەی ڕاژەکەمان بۆ بەغدا و دیاریشە چێ ڕێگرێت لەوەی کەوا ئەم موچەی مامۆستایان تاکو ئێستەوە ئاستەنجی خواردە هەوڵێکی زۆرمان داوە چەند جارێک سەردانی بەغدا و هەرێمی کوردستانمان کردووە مامۆستا تەنیا مافی ئاسایی خۆی تەنیا موچەکەیەتی موچەکەیشی لێ ببرێت بۆیە ئێمە هەر ئەم هەنگاوەنی ئیمڕۆ کە وەکو مامۆستایانی کەرکووک بڕیارمان داوە ئیمڕۆ وەکو یەکەم ڕۆژ بایکۆتەکەین بۆ ئەوەی بۆ ماوەی دە ڕۆژ دەینە حکوومەت هەربەڵتا هەڵوێستی ترمانە هەڵوەستی مەدەنیانی ترمانە بێ ئێمە واز لە داخوازی مامۆستای ناین خوێندنەوەیشمان بۆ بارودۆخەکە ئەگەر مامۆستا بە گیرفانی بەتاڵە بچێتە ناوپۆلەوە ئەتیادی بە پەروەردەیەکی ناتەندروست دروستە بێ و هیچ سوود و هیچ پەیامێک ناگەیەن بە خوێندکارەکان بۆ ئێمە لێرە دووبارە دوو پاتێکەکەینەوە سوورین لەسەر داخوازی مامۆستایان و چاکردنی بار و گوزارانی مامۆستایان ئەوە لە ئەولوێتی کاری مامۆستایانە بۆیە دووبارەی شێکەم و سێبارەی شێکەم و داوای لە سەر جەم لایەن پەیوەنددارەکانەکەم ینی بگەنە فریای مامۆستا بەڕاستی مامۆستا لە بارودۆخی زۆر خراپە ڕابردووشدا مامۆستایانی خوێندنی کوردی بەشێک لە مامۆستایان داوایان کردو واژوو کۆکراوەتەوە بۆ ئەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بگوازرێتەوە سەر ناوەند بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ڕێگری کردەوە و حکوومەتی عێراقیش تاکو ئێستا هیچ هەڵوێستێکی نەنوانەوە ئایا ڕازی دەبێ بەوەی کە ڕاژەکان بگوازرێتەوە سەر ناوەند ئەمە شوای کردووە کە لە ئەمڕۆوە گرفتووە خوێندنی کوردی لە قوتابخانەکان دروست زۆر باشە چیا سپاس بۆ زانیاریەکانت لە کەرکووکەوە لەگەڵمان نبووی لە کەرکووکەوە دێنەوە دەچینە ناوەندی پارێزگای سلێمانی لای پەیامنێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لێبێت فەرموو زانیاریەکانی سلێمانیمان بۆ بگوازەرەوە سڵاوی خواتان لێ بێ جەلال بەیانیتان باش دیارە ڕێکخراوەکانی بواری ئافرەتان ئەم هەفتیان وەکو هەفتەی بەرەنگاربوونەی تونند و تیژی دژی ئافرەتان ینی ڕاگەیاندووە لەم هەفتەیەدا کە 16 ڕۆژە کۆمەڵێک چالاکیان دەبێت سەبارەت بە هۆشیارکردنەوەی خەڵکی ئافرەتان کۆمەڵگا بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەدا بکرێت دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی چالاکیەک هەیە کە ئەویش دیارە دەستدرێژیکردنی سێکسیە لە کاتی شوێنی کارەکاندا ئەم تەوەرە ئەمڕۆ دەستنیشان کراوە دیارە لە ئوتێل داوا لێرە گفتوگۆی لەسەر دەکرێت بەشێک لە ڕێکخراوەکانی بواری ئافرەتان و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لێرە قسە دەکەن باز لەو دیاردەیە دەکەن پێما بە ئاماریشیان لایە ئامارەکان دواتر هەوڵە دێن بیخینە ڕوو و هەروەها نوێنەری حیزبەکانیش لێرە بەشدارە من دەبێ بچمە لای کوردستان خان پێما وەکو نوێنەری ڕێکخراوەکانی بواری ئافرەتان لێرێوانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کوردستان خان سڵاو لێبێ هۆکاری هەڵبژاردننی ئەم تەوەرە چیە ئەم دیاریدەیە زۆرە ئەگەر بیتە ئێرە پێمان بڵێ چۆنی ئەم دیاریدەیە ئەگەر لە تەوەرەکە لە پانەڵەکەیان باس کرد سڵای خۆی گەورە جەنابتان و لە بینەران و بیسرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئێستا لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیین و ڕێکخراوەکانی ئافرەتان و چالاکوانانی مەدەنی چالاکی جۆرا و جۆر لەو بوارەیە ساز ئەکەن ئەم ڕۆژ ئەم وەرکشۆپە سازدراوە کە لەلایەن ڕێکخراوی دابینەوە لە شاری سلێمانی سازدراوە بابەتی وەرکشۆپەکە لەسەر هەراسانکردنی سێکسیە لە شوێنی کاردا ئەمەش بەهۆی ئەوەی کەوا لە هەرێمی کوردستانە کرانەیەکی بەرچاو دەبینرێتەوە ئافرەتانشان بەشانی پیاوان کار دەکەن لە شوێنە جۆرا و جۆرەکانە ئەم حاڵتش بۆتە ئەوەی کە هەندێک جار لە شوێنی کارە ئافرەتان تووشی هەراسانکردنی سێکسی بن تەمان هەراسانکردنی جۆرا و جۆر هەیە لە بابەتی کەوا بڵین باز ئەکرێت ئەمەش ئەکرێ بڵین لە نەبووتە ینی دیاردەیەکی زۆر دیار بەڵام ڕێکخراوەکانی بواری ئافرەتان ئەیانەبێتەوە ئەمە نەبێتە حاڵەت لە هەرێمی کوردستانە و ڕێگەی لێ بگیرێت و ئەو مافە چۆنڵیت لە ئافرەتان زەوت نەکرێت چۆنی ئەتوانی مەسەڵەن ڕێبەمە بگری خۆی ئەم دیاردەیە زیاتر لە فەرمانگەکان هەیە یا لەکوێ هەیە
چکە دەوترێت ینی لە فەرمانگەکانەمە بەدیەکرێت لە شوێنی کارەکان ینی چۆن شوێنی ئەتوانە ڕێگە بەمە بگیرێت وی ئەکرێ بڵێن لە زۆربەی شوێنەکانە کەم تا زۆر هەیە بەپێی شوێن و جۆرەکان ئەیگۆڕێت بەڵام لە فەرمانگە ئەو شوێنانەیەکەوە شوێنی پیشەی کارە و مانەوەی فەرمانبەرەکان تایە زیاترە ئەکرێ بڵێن ئەو دیاردانەتیایە زەقترە ڕوونتر ئەبینرێت بۆیە بەڵام ئەمەش لە بڵێن چارەسەری ئەم حاڵتیش لە ڕێگەی ئەوەیەکەوە وشیاری کۆمەلگا لەلایەن هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەموو تاکی کۆمەلگا خۆی بە بەرپرسیار بزان لە ئاست ئەو بابەتەیە چونکە یەکەم ئەمە کێشەیەکە بۆ هەموو کۆمەلگا بۆ هەموو مجتەمع یعنی کاتێکە ئەم حاڵەتە بێتە دیاردە خوانەخواتە لە هەرێمی کوردستانە ئەمە ئەبێتە هۆی هەڵوەشاندنی کۆمەلگا یاخود ئەخلاق و قیمی کۆمەڵگای کوردەواری پابندیە ئاینیەکان تا چەند ڕۆڵی هەیە گرینگە لە مەسلەی دەستێژی سێکسی بەتایبەت بۆ سەر ئافرەتان نەک لە شوێنی کارکردن بە ئامیانی لە ڕووی دینەوە تا چەند ینی ئەو کەسانی کە پابند یان زیاترە بە ئاینەوە ئەم حاڵەتانە کەمتر ڕووبڕوە بێتەوە بە دڵنیایی پابندە ئاینەکان ڕێگریەکی بەرچاو ئەکات لەوەی کەوا ڕەگەزی بەرامبەر ناتوانێت چۆنڵی دەست پێشخەریکە بۆ ئەو حاڵتە ئەو کەسانێکەوە زیاتر پابندن یاخود لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی هەڵسو کەوت و ڕۆشت و کەسایەتیانەوە ئەو کەسانە پارێزراوترن بە دڵنیایی چونکەکەم ئەو حاڵتێکەوە هەیە لە هەرێمی کوردستان لە هەنێ شوێن ئەبینیت حاڵتەکە زیاترە بۆ نمونە ئەکرێ بڵێن لە بازار لە شوێنە گشتەکانە هەراسانکردنی دەستبردن یان جۆرە حاڵتێکەوە زۆرجار ئافرەتان سکاڵە ئەکەن لەم حاڵەتانە ئەمانە زیاترە ئەمەش بۆ هۆکەی ئەگەڕێتەوە بۆیکەوە بەشێک لە ئافرەتان خۆیان بە شێوەیە عرض ئەکەن خۆیان بە شێوەیەک پیشاندان کە ئەم حاڵەتە زیاتر ئەوە ئەبێت بۆیە بابەتی ئاینی و یاخود خۆپارێزی و ئەوە ڕێگریەکی باشە بۆ ئەو بابەتە و ئەکرێت بڵێن ئەوە ینی جورئەتی ئەوە ناکرێتەوە بەرامبەر بۆ کەسانە ئەو حاڵتە بکرێت ئەگەر هەژبێت زۆر زۆر کەمە کوردستان زۆر سپاس جەلال هەر بە کورتی ینی ئەمە ئاماژە بۆ بکەم بابەتێکی تریش هەیە کە باز لە دەستدرێژی سێکسی بە ناوی هاوسەرگیریەوە دەکات یعنی ئەوانیش دوای کەمێکی تر پێما بە کۆنگرێکی ڕۆژنامانیان هەیە بەیاننامێکیان هەیە بەتایبەت لەسەر ئەو کەسانی کە بە ناوی هاوسەرگیریەوە لە ئافرەتێک نزیکەکەونەوە بەڵێنی هاوسەرگیری پێیاندا بەڵام دواتر ئەمە ڕوو نادات و دەستدرێژی سێکسی دەکرێتە سەریان ینی هەموو ئەو بابەتانە ئەمڕۆ لە شاری سلێمانی باسی لێوە دەکرێت و ڕێکخراوەکانی بواری ئافرەتان بەیاننامە و ڕوونکردنەوەی لەبارەوە دەدەن بەڵام زۆر سپاس بۆ پێمنێرمان ڕامی ڕوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. ئازان و خۆشەویستان چەوەری دووەمی بەرنامەکەمان دەچینە هەولێر لای هاوکارمان ئیمران ئەمیر کە میوانێکی تایبەتی دەبێت و قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەن دیارە ڕازاندنەوەی باخچە و شوێنە سەوزاییەکان یا پارکەکان بەگشتی چۆن دەبێت بیان ڕازێن و سوودیان لێوەرگرین کە دیارە ڕێژەیەکی زۆری سەوزاییمان هەیە بەڵام ڕەنگە ئێمە نەزانین چۆن جوانکاری لەم شوێنە سەوزاییانە دروست بکەین یاخۆت بیان ڕازێنینەوە دیارە ڕاستە خۆ دەچمە هەولێر ئەمران سڵاوی خوا لە خۆت و لە میوانەکەت بێ فەرموو تەوەری دووەمی پەیامی ڕۆژێم ڕۆمان پێشکەش بکە. بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵی نەزیزان و خۆشەویستان جارێکی تر لە شاری هەولێر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە هەروەکو هاوکارم جەلال باسی کرد لەوانەیە زۆر بەمان باخمان هەبێت لە ماڵەوە و حەدیقەی جوانمان هەبێت بەڵام نەمانتوانی بێ سوود لە ڕازاندنەوەی ئەم باخانە ببینیان بە جۆرێک لە جۆرەکان زۆر ئەو جوانکارێنی کە لەسەر شەقامەکاندا دەیبینین یان لە پارکەکاندا دەیبینین لە ماڵەکانی خۆمان نەتوانین نەمان بێ بۆ نمونە هەمان دارمان هەیە بەڵام نازانینەوان چۆن جوانیان کردو بۆ من ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم تاوتوێی ئەم باسەیەکەین چۆن بتوانین ئێمەش باخەکانمەوەکو شوێنە گشتەکان جوان و ڕازاوە بکەین و وای لێ بکەین بەردەوام و ساڵ 12 مانگ گەشاوە بێ لەگەڵ ئەندازیار هاوکار کاک هاوکار زۆر سۆسپاس کە لەگەڵمی ئەمڕۆ تاوتوێ باسەیە دەکەین بزانین چۆن بتوانین ماڵەکانمان بڕازینەوە هاوکار بە سەر شەقامەکانی هەولێردا بڕۆی بە تایبەت 6 مەتری و بەشێک لە شەقامە گشتیەکان جوانکاریەکی زۆر دەبینی پێماوەی بەشێکیان دەستی تۆی دەسەرە لەگەڵ بۆ لە کەیەوە دەستان کردووە بە جوانکردنی و شەقامانەوە بزات ڕازاندنەوەی ئەم دارانە بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرتا زۆر سپاس بە ئەو میواندارکردنە سەرەتا ئەم کارە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2008 ئەو کاتی کە ڕێبەتی ئەندازی پارکان هەستا بەهێنانی کاگمەحی لە بەغدای بوو داد ئەو ئیشانەی دەکرد هێنانە هەولێر کە هێنانە هەولێر
ئەو ئیشانەی کە لە بەغدا هینایە هەولێر ئیشە کەمی کرد لە بەغدای سەرەتا لە ماڵی خۆی ئەوشتانی دەکرد پاشان ئیشەکان وەکو دایرە بەڕێبەرایەتی حەزیان لەو ئیشەکان بێخنە سەر شەقامەکان و شوێنەکان ئێستاکان دەیکەن ئێوەیان دەیبەنە سەر شەقامەکان و ینی لە پارکان دەرتاهێناوە ماوەی لەسەر شەقامەکانیش هەمانە و دارانەی کە لە پارکانە هەیە هەمان ئەو دارانەیە کە لە پارکەکان و جیەکان لە شوێنەکان هەیە وەکو باسم کرد ئەوی شەمان هینا بەڕێوەری خۆمان عزیز لێ بوو گوتی ئیشەکە نەفەوت هونەرەکە منی لەگەڵدانا منیش چەند ساڵێک لەگەری بووم بۆ دوایە کۆچی دوای کرد ئەوی شانی کە هەبوو سەرەتا ناو پاشمینارە داماندەنا شێوەکان دوای پاشانەکە ئیشەکانمان بردە سەر شەقام شوێنە گشتەکان باشە ئەوەی کە ئێستا لەسەر شاشەکە دەیبینین بەشێکە لەو وێنانەی کە ئێوە دروستان کردویان ئەو دیزاینانەی کە ئێوە دروستان کردووە ئەگەر پێم بڵێ ئەوانە پێویستی بەچیە و ئایا یەک جۆری داری تایبەتەکەوە ئەو جوانکاری لەگەڵ دەکەن یان جۆرەها دارە بڵێ جۆرەها دارە هەر وەکو داری زەرتوما هەیە داری لانگستۆما هەیە داری مرتک و دەدۆنیاما هەیە ئەو دارانە لەگەری لەو دارانە دروست دەکەین ینی دارێک نیە تایبەت بی بۆی دارێک بڵێ باشە ئەنی دەتوانێت هاوڵاتیە کەسێکی یاسایی لە ماڵی خۆشی ئەم دارانە دروستکە یان ئەم شێوەکاریانە دروستکە ئاساییە باش ئێوە چی دەکەن بۆ دروستکردنی بۆ نمونە ڕازاندنەوەی دارێک سەرەتا هەنگاوەکانتان چییە چۆن دیزاین دەکەن ئایا مادەی تر لەگەڵ ئەو دارەیە بەکاردێنن ئێمە هەر شەیەکمانی دروستی بکەین سەرەتا بە پێی شوێنەکە بە نمونە ئێستا لای نەخۆشخانەی لەدایک بوون منداڵان شێوی لانکمان هەڵبژارد ئەو شێوانەکە هەڵی دەبژێرین بە پێی شوێنەکەیە یەک دوو بە پێی شوێنەکە ئەو فکرەی کانی شێوەیەکی لەگە دەگونجێنین ئەو شێوەیە دەکەینە بە قیاس بە کۆمپیوتەر قیاساتی دەدەینێ کە بە کۆمپیوتەر قیاساتماندایە هەڵەچین دەکەین ئیش عملەکە شیش و تێل و ئەو موادانەیە بەکاری دێنین هەموو بابەتانە بەکاردێن وێنەکان جوانە و یەکێک لە شەقامەکان بە تایبەت لە شەقامی پێم وابێ کەرکووکە ئۆتۆمبیڵێک دروستکراوە ئەگەر باسی دروستکردنی ئۆتۆمبیڵم بۆ بکەیت بڵێ ئەو شێوەیە وڵاو فکرێم هەم هوە تەمەشامان کرد ئەو شوێنە بۆ پێشانگاکانی ئۆتۆمبیل دەچێ ئەو شەقامە شەقای مەخموو فکری ئەو سارەمان بهات سارەکەش کلاسیکە بەڵکە زواگن لەگە بڕێوەبەر دانیشتین ئەو فکرێمان بۆ هات پاشانەکە هەستان کردمان ئیشی عملی و دەستمان بە دروستکردن چی دەکەن ینی ئێوە سەرەتا یەکسەر دەچن ئەم دارەیە دەبڕن یان سەرەتا شێوەکەی بە تێڵ دروست دەکەن سەرەتا شێوەکە بە تێل دروست دەکەین بە تێل و بە شیش و بە لەحیم بە دروستی دەکەین کە دروستمان کرد پاشان دەبین ئەو شوێنەی کە دەمانویلی دادەنین و داری لەگە دەچینین دارێک کە بتوان ئێوە کاری دیزایانی لەسەرکن دەبێت تەمەنەکەی چەند بێەوە پێویستان بە یعنی ئەم دارێت تەمەنی دەبێت چەند بێ بۆی کە دیزایینێکی جوانی لێ دروستکە بەڵێ داری بچوو بەکاردێن ئەمە چکە دارەکە زۆر گەورە بیتن ئەمە لە بچیش لەگە ئەو دارەی لێ ڕایدێنین ئەو شکلێک کە لەسەر ئەو دارێ دادەنین لەگە شێوەکەی لێ ڕادێنین لەگەری دەیبڕین و لەگەری خزمەتی دەکەین لەگەر شێوەکەی هەتا گەورە دەبێت هەتا گەورە بەڵێ دیزایانی جوانتان کردیە ئایا کەرستەکانی ئەم بابەتێ ئەم دیزاینانە چین واتە چی بەکاردێن بۆی کە هاوڵاتیشی لە ماڵەوە بتوانێت هەمان دیزاین بکەن مەقەسی بچووک و گەورە بەکاردێنین وەکو بڕین و نەخش دەتوانین زۆر جار مەچینی تەقلیب هەیە ماشینەیە نەخششتی پێ دەردێ بۆ بەکاردێنین هەسەیان دەتوانانی بە مەقەسێکی ئاسایی مەقەسێکی گەورە دروستی بکەیت باشە چەند دیزاینتان کردوە تا ئێستاکە کوڕێژ شێوەمان هەیە لە شێوە سەرجەمیان لەسەر شەقامەکانن یان لە لاندێ لە پارکەکانی شەیە لە پارکەکانی شاهەیە زۆربیان دەکرێت سەر شەقامەکان زۆر بێ دەستی جەنابتی زۆر بەیان لەگەڵا پێم بڵێ بەپێی شوێن ئەو دیزایانی هەڵدە بژێن واتە بۆ نموناگەر بێت ئەم شوێنە لە مزگەوت نزیک بێت دیزایانی مزگەوتی بۆ دەکەن چۆن بۆ نمونە لە تەنیش مزگەوتی ساواف شێوەی ئەڵڵاه ئەکبەرمان هەیە دروستمان کردو بە تێل بە نووسین و هەروەها شێوەی قوبە و منارەیە مزگەفتە شێوەی مزگەفتێکمان لە تەنیش شێوەی مزگەفتەکە دروستکرێت جوانە ئەم دارانە کە لە پاش دروستکردنی دیزاینەکەی و لە پاشەوەی کە ئاوا جوان کراوی تر بە تێل و بابەتان مانگانە ساڵانە ئێوە چ کاتێک دەچن و پێویستیان بە دووبارە دروستکردنەوەیان تعدیلات هەیە والله ئەمە ئەو بەشەی خۆمان کە بە شێوەکارینە ڕۆژانە دەردەچی نەگەوە ئەو 1970 شێوەیە دەبی گشتی هەمووی ببڕێ یعنی تو لە مای 15 ڕۆژی جارێ دووبارە دەچنەوە سەر هەمان شێوە ینی بڕینی زۆر ینی دارەیە زیاد زوو زیاد دەکات زوو زیاد دەکات دەبی کە شێوەکەی تێک دەچی ناشرین دەبێت کە شێوەکەی ناشرین بوو دەچین پێدا بچین و ببڕین ئەگەر بۆ بینەرانم باز بکەیت چ جۆرە دارێکە
وەت هاوڵاتیان ئێمە چ جۆرە دارێک بەکاربێنم بۆی کە دیزایانی لێ دروستکەن جۆری دارەکان چی و چین کە بتوان لە ماڵێ بیچن و ئەو دیزایانێک پێ دروست هەر وەک باسمان کرد داری زرتومە هەبوو توی بەرینە توشکەیە پێدرێن زرت و بەری نادا وەکو دارتووە بەڵام وەکو دارتووە هەمان بەچیە بەری نادا هەروەها داری لانگسترۆمما هەیە داری مرتکو دە دنیاشمە هەیە ئەو دارانە بەکاردێن کە توانای چەمانەوەیان هەبێ یعنی ناکرێت دارێک بەکاربێنێ ڕقبی قەدەکەی کە بتێبی چەمێنیەوە لەگەڵ شێوەکەی بیگونجێنی بشتیە دەبی دارێکبی توانای چەمانەی هەبێ زۆربەی دارەکان کە لە وێنەکانە بەبەردەستمانە وتکە ئەم وتکانە تەمەنیان چەندە بە چەندێک تەمەەن تاوەکو دەتوانێەوە دیزایینێکی بۆ دروستکەن ئایا کەسێک بیهوێ لە ماڵەوە بچێنە دەبێت لە یەکەم ڕۆژی چاندنی و دارێ حسابی دیزایینەکە بکە ئاسایی لە گەوراتیش دەستکاری بکە ئاسایە دەتوانانی لە گەورەش بیتن بەس کە گەورە بوو دەبی بیبڕی هەندە لە قێ ئەستورە دەبێت لە قانە ببڕی لە قەبارێکەکان ئەوانەی کە دەداتەوە لەگەر شێوەکە بیگونجێنی یا ژۆتەیە دەتوانانی لە بیدایەتڕە لە سەرەتاوە لەگەر شێوەکەی بیگونجێنی گەورەکەی لەگەر شێوەکە بیگونجێن ئەگەر گەورە بی تۆزی ئەزیەتی زیاتر بڵێ بڵێ دار هەیە بۆ داری گەورە هەبووە لە شەقامەکان شوێنەکە دارەی گەورە بۆ لەوانێ جێشی شێوەکەی ناشرین ببووی مدیر پێگوتینە گوتی ئەو دارە لەو شوێنەکەی ناشرینە چینە سەردامان کردێ دارەکە بزەبت هاتۆ بەشێک هاتەوە لای شەقامەکەش ڕێی هاوڵاتیانی گرتیە هەستانە لەو دارەی بڕیتمان شێوەی جوانمان لێ دروست کردیا لە قاسوورەکانمان پڕیەکە لە قینوی دایتەوە لەگە ئەو شێ گوزانیتوان و گەورەماکەێتە زۆر چاکە لە کۆتا چاڵاچیتان شتێکی جوانم بینی بە شکل لە دارەکانی سەر شەقامی شەزمەتی وشک بوون بەڵام و دارانە گۆڕانکاریتان بەسەر هێنا چیتان بۆ کرد و فکرەکە چۆن بووە بڵێ ئەو دارەی دار واشنتۆنیا بوو هەستاین ئەو دارە یەک لە هۆکارەکان حادیسە بوو کە دارەکە بڕابوو کە دارەکە بڕا ئەو کۆلکەی ڕئیسی و عنی خزمەت تەمەنی زۆر بە ئەو دارە ئەو کۆلکە ڕئیسەکردنا و ئەوەی خاکەی مابوو هەستاین لەو کۆلکەدارە شێوەکمانی دروست کرد ناومان حەفر کرد هەندە گوڵمانە ناوچان وەکو شێوەیەکی جوان بداتەوە شوێن ئەگەر کەعادل هاوکارمان بێت لە ستۆدیۆی سلێمانی کە عادل لە کۆتاوێنەکان پێما بێت وێنەیە و دارەیە تێدایە شتێکی جوان و نمونەیە ئەگەر نیشانماندن و وێنەکە بێتە سەر شاشە زۆر چاکە ئەو دارەیە تەبان لە کۆتاوێنەکانایە ئەو دارەیە چۆن دەتوانێت گوڵەیە لە ناوی گەشە بکە لە کاتێکە ینی ئەم دارێت ڕێگەکەی ڕۆیشتووە ئایا و گوڵەیە دەتوانین لە ناوی گەشە بکەن ئاسایە دارەکە وشک بووە دارەکە وشک بووە کە وشک بووە توانای ژیانەوەی نمایە دارەکە وشک بووە ئەمە ناوی حەفر دەکەین بە قیاسەوەی کە خۆمان حەفر دەکەین زیاتر حەفری دەکەین بۆی کە دوو ڕۆژکە ئەو ڕێگە گەشەشی کرد زیاتر گەشەی بکە بێ زیاتر بستە خوارێ عنی بۆ گوڵەکە نەمرێ ئەدی گوڵەکە نامرێت لە ناو دارێش زیاترمان قوڵ کردووە خۆری تێدەکەینەوە پاشانەکە بەقەتەر ئەو گوڵی دەهێنین و گوڵەکەی ناو دەچین باشە گوڵەکی ئەوها دەچینن ناچین بچین دارێک ناو بچینی گوڵێکی نادا دەچینین مانی گوڵەکە گەشەی لەسرە خۆ بێ باشە کەسێک لە ماڵەوە دارێکی هەیە دارەکەی بەدڵ نییە کە ئێستا وێنەکان لەسەر شاشە دەبیندرێت دیارە وێنانە لە کۆتا دیزایینەکانیانە ئەوەی بەر لەوە کە لەسەر شاشەکە دەبیندرا دیارەمە دارێکی وشک بووە دووبارە سوودی لێ دەبینەوە بە چەندنی گوڵ لە ناوی کە شێوەیەکی جوانی بەخشیە لە شاری هەولێر لە دوایەوەی دارەکان کە وشک دەبێت دووبارە کاری دیزایانی بۆ دەکرێت پێم بڵێ و گوڵەی ئێستا کە لەسەر شاشەکە دەبیندرێ ئەو گوڵەیە ینی تەمەنیشی درێژ دەبێت و دەتوانێت کەسێک بۆ نمونە دارێک لە ماڵەوە دارێک توێکی هەیە کە بەدڵی نییە دەتوانێت هەمان دیزایانی بۆ بکات و بەو شێوەیەش گوڵێکی تری لە ناو بچێنێت بەڵێ ئەوە داری واشنتۆنیایە واشنتۆنیا کە زۆر ئەستور گەورە بووە دارەکە بۆیە کە ناومان حەفر کردەوە بگەنە بۆ نمونە دارتوو احتیمالە بگاتە ئەو تەمەنە ینی پیر بێ زۆر نەتوانێت ئیشەی لەگە بکەیت دارتو زیاتر بۆ شێوت بەکاردێنی ئەو شێوانی کرد بەڵام ئەو دارانێکە وشک بوونە زیاتر لەوانە بەکاردین دەمانوێت ئەو دارێکە وشک بووە ئیسفادەی لێ بکەین و دووبارە بۆ سروشت و بۆ جوانکاری ینی نامانوێت دارەکە هەروەها دەستمانی نابتەوە بە ئاسانی بتین خەڵککردنی و بکەین هەتا پێمان کرێت دارێت کە لەگە دەچینەوەکو بەڕێ وڵاتەندا سپارکەن داریت کە دەچین و لۆشێن بەڵام کە زانیمان جوانەوە شێوێت کە لێ دروستەکەی شێوێت کە لێ دروست دەکەن بۆ جوانکاری شاری هەولێر زۆر باش پێم بڵێ
ئەوان زەنابەت ئەندازیاری کشت و کاڵی ئێستا کەش وەرزی زستان دێ و بێگومان وەرزی زستان لەوەیە بۆ بەشێک لە داروبارەکان باش بێ و بۆ بەشێکیان زیانی هەبێ چون کەسێک لە ماڵەوە باخەکەی بەپارێزە لە وەرزی زستان لە بەفرا لە سەرما لە شەخدا ئایا بە پێی جۆریدارەکان دەگۆڕێ یان بەگشتی دەبێ خۆپارێزیەکەی بیکە بۆی کە باخەکەی بە جوانی بمێنێتەوە بە پێی زۆری دارەکان دەگۆڕێ پێی زۆری دارەکان دەگۆڕ بۆ نمونە یەکەم ئامۆژگارین کە بۆ هاوڵاتیان کە لەو مەوسمەی هەیە دەچی کە مەوسمی ئاخری پاییزە و بەرەوزستان دەچین هەندە داری مرتک و لە دنیا ئەوانە هەنە کە دەچن دەیبڕن لەو کۆتاییەک ئێستا کاتی بڕینەکەی باش نییە کە دەیبڕن سەرمای بەسەردادێ ئەو سەرمایە لەگە شەختە و سەرمای دارەکەی دەکوژی بۆیە ئامۆژگارین بۆیان ئەوەیە کە دارەکان نەبڕن لەو دەمەی لێ گەڕێن بە وەختی کە بەهاردا هات پاشانەکە دەست بە بڕینکەوە ئەو یەک دووەمیش بە پێی دارەکان کە باسمان کە دەگۆڕێ لەو نمونە ئێستا کە بیان باخچەکانیان پارێزن داری ئەومان هەیە فیکەس کە داری فیکەسەکە بێت و دارەکە بچووک بێ توانای بەرگەی شەختە و سەرما ناگرێ ئامۆژگاریم وانە ئەو هێنداری نایلۆنێک بەسەدا بدەن نانۆرێک بەسەدا بدەن نایلۆنێک شەفاف بێ ئەو نایلۆنە لە هەر لایەک چەند کونی شتێ بکرێت بۆ ئەوی تەهوێ بکرێ هەوا گۆڕچێ بکرێ و شەختە نەیسوتێنی ئەوە دار فیکەس وەکو باسمان کە بە پێی دارەکان دەگۆڕێ ئەو فیکەسە ئێستا ئەو ساڵ کە ڕۆی دار جەهەنەمی ما هەبوو دار جەهەنەمی لە زۆربەی شوێنەکان وشک بوو هەرچەندە کە دارێکی گڵاوەری وشە بەڵام لەگە ئەو شەختە سەرمای کە مەوجە شەپۆل سەرمای کە هات ئەو دارەشی وشک کرد بۆ ئەمە ئەو سار دەبی چ بکەین ئەو جەهەنەمیش داپۆشین بۆی وشک نەبێ ینی داپۆشین بەشێکە لە پاراستنی دارەکان باشە ئەدی و گوڵانەی کە بۆ نمونە گوڵی ژوورەوەن جاران لە وەرزی هاویندان هێنا دەرەوە بۆی کە خۆر لێ بدا ئێستا وەرزەکە کە سارد بوو کاریگەری هەیە لەسەرم گوڵی و نابێت کەم تربیێنێتە دەرەوەیان دەبێت چی بەرامبەر و گوڵانە بکریان ئەو دارانە بکرێکە داری ژوورەوە بەرسێبەرن زیاتر بەڵێ ئەو گوڵی ژوورەوە ئێستا لەو موسمەی پێویستە ببنە کە ئەو خەڵکە بەرەو گەرما چوو بووین و بردویانە دەرەوە بۆ هەوا گۆڕچێک تێدا بکرێت لە بەس شوێنی سێبەر کە دایاندەنا ئێستا پێویستە بیبنەوە ژوورەوە بۆ ئەوەی کە ئەو سەرمایە خاستن بە شەوان کە زۆر ساردا دەیکوژێ ئەو سەرمایە دەیکوژیتن بۆیە پێویستی بیبنێ ژوورەوە لە ژوورە لە پشت پەنجەرە ڕاستەخۆ بەغێر باشتر ڕۆژ دێ بداتن تار پێویستی بە ڕۆژە بەڵام پێویستی بە ڕۆژە لە بەردەم پەنجەرەش بێ کێشەی نابێ لە بەردەم پەنجەرەبێ کێشەی نابێ باشە بەگشتی ئەو داروبارانەی کە ینی بۆ نمونە زیانیان بەردەکەوێت دەزستانە چ دارێک ینی ئەگەر بێت و ئەوانی کە لە ماڵەوە زیاترن بۆ نمونە فریز و ئەو گوڵانەی کە لە ماڵەوە هەند چ جۆرە دارێکن کە لە زستانە دەبێت زیاتر ئاگیان دەبێت و لە مەسایلی ئاودا لە مەسایلی بەگشتی لە زستانان کە باران دەبارێتن پێویستی بە ئاودان نییە ئاودانی چۆ بکەیت تەنها لەو ڕۆژانە نەبێت کە ماوەک باران نابارێتن پێویست ئەو کاتی ئاو ڕشینەش بەسیت بکرێت تەنها بۆ خۆی زستانە ڕوتوبەش هەیە بەکو باخچەی دەرەوە بەڵام گوڵە نەباتاتی ژوورەوە پێویستە ئاودانەکەی نابی زۆر ئاودان بکرێت بە ئەوکمیەوەی کە زۆر ساردە شەوان ڕوتوب بێتگەرە ڕوتوبەش هەیە گوڵی ژوورەوە نابی ئاودان زۆر بکرێتن واتە دەبێت ئاگەر لە ئاودان ئاگەر لە ئاودانەکەی وەکو جاران ئاوی بەرنەدەێت وەکو هاوین ئاوی نەدەی کە وەکو هاوین ئاوتدا ئێستا زستانە ئەو گوڵە نە ئەو مەرکانەیە وشت ئەوە دەبێت تەحەفون دەکات تووشی کەڕوو دەبی ڕێگەکەی کەڕوو دەیدا وشی دەکات باشە پێم بڵێ گۆڕینی خۆڵی گوڵەکان چەند وەکو ئەندازیارێ ئایا بەردەوام پێویستە بۆ نمونە گوڵێکی جوانمان هەیە لە ماڵەوە خۆڵی گوڵەکە پێویستە جارجار بگۆڕێت چ مەوسمێک بگۆڕێ باشە بڵێ وەکو گوڵی ژوورەوە گوڵی ژوورەوە ئەمە ئەوە نییە کە گوڵێک بینین بچینین تاوە هەتا عمرما هەبیتن ئەو گوڵ هەن ئەو خۆڵێ بیتن هەر نە ئەو مەرکانە بیتن بوون نەکۆچ بە وەکمێ گوڵەکە گەورە دەبێ لە هەمان کات خۆڵەکەشی کەون دەبێت تووشی بۆ گەمبوون دەبێت کە ڕوو تەحەفون دەکات پێویستە 6 مانگ جارێک هەبەلایانی کەم ئەگەنا ساڵی جارێک ئەو خۆڵی بۆ بگۆڕێ ئێستەوەی لاتە زۆربەی نەمامکەکان پیتمۆس بەکاردێنن ئەو پیتمۆسا هەتا تەمەن نییە ئەو پیتمۆسەت پاش 6 مانگ بۆ گەن دەبێت پێویستە دەریبینین خۆڵەکەی بگۆڕین بۆ ئەوەی ئەو ڕەکە نەمرێ ینی زۆر زەر دەبینین خانمێک باز دەکات کە لە ماڵەوە زیاتر گوڵەکانی ژوورەوە خانمەکان بەرپرسیارەتی لێ هەڵدەگرن
دەڵێ وڵا گوڵەکەم وەکو مانگانی ڕابردوو خزمەت کردووە بە هەمان شێوە هێناومەتە دەرێ و ئاوم داوە بەڵام لە ناکاو گوڵەکەی یان دارای جوانەکەی ماڵەوەی تەواوی گەڵاکانی هەڵڵەوەری ئەی هۆکار چیە ینی هۆکاری ئەو خۆڵەیە بەشێکی بەشێکی زۆری هۆکاری خۆڵەکەیە خۆڵەکە پێویستە خۆڵەکە 6 مانگ کە باسم کە 6 مانگ جارێکیان ساڵی جارێک بگۆڕدرێ وەکو نوێبوونەوەک بۆ ڕێگەکە یاخود وەکو کە ئەو خاکە کانزاکانی تێدایە کە عناسڕەکان عناسڕانی کە بۆ گوڵ و دار پێویستن کە لە خاک هەڵی دەمژێ بۆ بەشە سەوزەکانی خۆی دەنێری ئەو کانزایە کەم دەبێت ئەو تخمانە کەم دەبێت یان خودت پێویستە چەند مانگ جارێک پێویستە سەمادی زیاد بکەین وەکو پەینی کیمیایی پەینی بۆ زیاد بکەین بۆ گوڵانە پەینی پێویستە هەوا گۆڕچەی پێویستە واروها گۆڕنی خۆڵەکەی پێویستە وهروها پێویستە ئەو گوڵە ژوورەوە کە دادێنین ڕاستەخۆ ڕۆژێنێدا بە غێر باشە ڕۆژێدا یاخود پلەی گەرمی و ژوورەکە زۆر پێویستە نیێستامە زۆر جار هەیە ڕساوی ئەو خاڵە ناکەین کە لە ماڵەکانماندا هەیە گوڵک لە ژوورێک دادێنێ سات یان کە ئەو سپلیتە پێ دەکەین بۆ گەرمی پێ دەکەین کە لەستان زۆر گەرم دەبێت ئەو گوڵە گوڵی ژوورەوە بەخۆی گشتی لەگەڵ مرۆڤ دەژی یعنی ناکرێت و گوڵک لە ژوورێدان ئەس دەرەزە پلەی گەرمێکە زۆر گەرمی بیت ئەو گوڵە بەرەو کە شەیەکەی شەیەکەی نمە پلەی گەرمی زۆر بەرز بەوە بەرەو نەمان دەچێتن یعنی دەبێ وەکو ئینسانێک وەکو منداڵێکی ماڵەوە بە هەمان شێوە پلەکانی گەرمای بۆ ڕێخی بڵێ پلەی گەرما دەبێت ڕاستەخەوە هەوەها پێویستە ساحیبە هەبێتن ئەنی زۆر شیاوە جا بەجار دەرگاکە بکەی وەکو هەوا گۆڕچێک بکرێت دەست خۆش بێ کاکاوکار زۆر سپاس بۆ دەستە ئەگەر کچێکی ترە نەما بێ بسم لە هاوکاران دەست خۆش بێ زۆر سپاس ئەندازیار هاوکار کە لەسەر جوانکردنی باخەکانمان ئەمڕۆ لەگەڵماندا بوو بەڵێ زان و خۆشەویستان تەوەریە ئەمڕۆی بەرنامەی پەیامی تۆم لە شاری هەولێر پێشکەشکردن دەگەڕێمەوە لای کاک دانیار و کاک جەلالی هاوکارم لە شاری سلێمانی. زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیرکە لە هەولێرەوە لەگەڵ میوانەکەت لەگەڵمان ناوی سپاس بۆ خۆتان بۆ میوانەکەت بۆ ئەو تەوەرە جوانی کە هەڵتان بژاردبوو. دیارە ئازدان و خۆشەویستان ئیدی بەرەبەرە ئێستا چاوەڕێی هاتنی بەفر دەکەین بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان زۆرێکیان لە هەرێمی کوردستان ئێستا بەفرباری و پلەکانی گەرمان ڕوو بە داوازین دەکەن. هاوکارمان ئازاد عومەراوەیی چەند دیمەنێکی جوانی حاجۆمەرانی بۆ تۆمار کردوین کە بەفر دەبارێت با پێکەوە بینەری ئەو دیمەنانە بین. سعر خانەکە باش. دەکە بە فرێکونا ئەو عاتومەرە ئەو عالیمەیە کات یعنی ها ئەو عالیمەیە سعر خانەکە بەڵ بدارە حەسەن دەوە عامل شوفەرە زالی خان دەکاتەوە نەفتی بۆ عامینی هەر بۆ من بوو مەسەلا سعادەکە من لە شیوەڕەشی عاسر ڕێنیە نەبێرە نەبچەوێت چەندە؟ نزیکی 18.
ئیهۆی باشتر ئیهۆ لە بەرەوەی ئیهۆ بە فرێ ناکەوی دەم چکە بە فرا دەبنی گادێ دیمەنی بەفربارین لە ناوچە شاخەکان یاریمی کوردستانە دیمەنێکی جوانی هەیە بەڵام لەگەڵ هاتنی سەرماشدا ئەو ناوچانە بەدەستکەمین سوتەمەنی و نەوەنینەوتەوە دەناڵێن. بەڵازان دەچینای پەیامنێرمان هوشیار محەممەد لە شارە زوورە و شیاسڵی خوا لێبێ دوایین زانیارەکانی شارە زوور چین لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ لە کەشناسی شارە زورم بۆ ئەوەی کە دوایین زانیاریەکان لەسەر ڕێژەی بارانبارین وەربگرم و لە هەمان کاتیشا تایبەتمەندی شارە زوور وەکو خۆتان دەزانن ناوەندی کشت و کاڵیە و بابەتی بارانبارین ڕاستەخۆ پەیوەندی بە جوتیاران و زەویە کشت و کاڵەکانەوە هەیە و جوتیارانیش هەمیشە چاودێری دۆخەکە دەکەن و لە هەمان کاتیشدا زانیاریەکان وەردەگرن لەسەر ڕێژەی بارانبارین و کاتی بارانبارین و ئەو ڕێنمایانەی کە پێویستەکە لەلایەن کشت و کاڵی سنوورەکەەوە پێیان بدرێ. من لە ئێستادا بەڕێز کاکفەریدونم لەگەڵای کاکفەریدون حەسەن کاکفەریدون فەرمونە ئێرە بەڕێوەبەری کەشناسی شارە زوور دەمەوێت باسێک لەوە بکەن کە ئەمڕۆ دۆخی بارانباری و لە هەمان کاتیشا ڕێژی بارانباری سەرەتا بۆ بینەرانی پەیام و سنووری شارە زوور ئاشکرا بکەن. پێشەکی بەخێر بێن سەبارەت بە ڕێژەی بارانبارین تا ئەم بەروارە تا 11 البته 24 کاتژمێری ڕابردووە تا ئێستا 183.2 میلیم باریوە لە 24 ساعتی ڕابردووە 8.4 کۆی گشتەکەی کاتە 183 پار ئەم کاتانە ئێمە بارانمان 49.4 باران تا ئێستا لەخوا بەزیابێ زۆر باشە و نسبەکەی پێین بڵێن دوقات و سێقاتی پارە باران ڕاستە مەوعیدەکەی کەمێک دوا کەوچکم یەکەم بارانی ئێمە 8 2020 باری پار یەکەم بارانمان 21 باری ئەم ساڵ یەکەم بارانمان 89.4 و ڕێژێکی زۆر باری و بۆی لافا و کارەساتی دڵتەزێنی ناخۆش زۆر ڕوویدا لەم سنوورە. بەڵێ باسێک لەوەم بۆ بکەیت کە خۆتان باسناکە کە بەراورد بە ساڵی ڕابردویان ساڵی ڕابردوو دواکەوتووە ئەو قسەیە زۆر دەوتێ لەلایەن هاوڵاتیانەوە کە گردون با بڵێن بە شێوە گشتیەکە و سنووری شارە زووری بەتایبەتی ئەو دۆخە گۆڕانکاریە پەیوەندی بە با بڵێن ئەو کارگە پیشەسازیانەوەیەکە لە ژیانایەوە پەیوەندی بە چین و ئۆزۆن من وەکو زانیاری کە ئێوە هەتان هەبێت ئەم دواکەوتنانە ئاساین لە ماوەی ڕابردووشدا هەبوویان ناببوونێ ئەوەی کە لە ئێستادا ئەو کۆمپانیا ئەو کارگە زۆرانی کە لە جیهانە زۆر بوون بۆتەوەی ئەوەی کە با بڵێن دۆخی کەش و هەوای جیهانیش گۆڕانکاری بەسەرابێ ئەمەی ئەوەیە یان نا ئەمە بابەتێکی ئیلاهیە و سروشتە و هەندێک جا درەنگ جا پێشەکەوی ئەمە ئاساییە؟ بەڵێ بەتاکید دواکەوتنەکەی کاریگەری زۆری هەیە لەسەرەوە و لەگەڵ ئەوەیش پالەنگ کارێکی ئیلاهیە لە دەسەڵاتی مرۆڤان نییە بەڵام ئەوەی کە هەیە بەتاکید مەناخ تەسیرێکی زۆری هەیە لەسەر ئەو ڕێژەی بارانبارین لەسەر دواکەوتنی لەسەر پێشکەوتنی حتا لەسەر ئەو نسبەی بارانە ساڵی وەکو پێرارمانەیە کە بارانێکی زۆر باری یعنی لای ئێمە 1000 میلیمی تێپەڕان ئێمە پار بارانمان 522 و ئەم ساڵ تا ئێستا خوانەی بەرە تا ئێستا لە پار باشترین
ئەمانە بەتەکید ئەو هەموو کارگە و ڕاستە لە وڵاتی خۆمانان نییە بەڵام ئەو نسبەی سیارە و ئەو هەموو کارگانەی کە ئێستا هەیە بەتەکید لە ساڵانی ڕابردوو لە سەدەکانی ڕابردووە بەو شێوەیە نەبووە ئێستا سەر تاسەری جیهان بەرەو ئەولەما ڕابرە و کارگەر ڕابرە پیشەسازی ڕ ئەمە هەمووی تەسیری لەسەر ژینگە کردووە لەسەر هەموو مەجالەکانی حیات هەیە و بزا لەگەڵ یەکەش بەڵێن بار و ئاوهەوای زەوی کردووە پرسیارم لەوە چی بەشێک لە جوتیاران بزان بەڵام مەبەستم ئەوەیە کە بینەرانی پێیان بەتەکی لە ئێستادا بەشێکیان لەوە چێ جوتیان نەبن یا خەڵکی شار بن ئەو زانیاریان نەبێ ئەمەی بە شێوە گشتەکەی ئەوم بۆ باس بکەی ئێستا با بڵێن باران لە وەکو زانیارانی ئێوە هەتان بێ وە کەشناسی باسی دەکا تا کۆتاییم هەفتە تا ڕادەیە بەردەوامە بێ دوای ئەوە زەوی وشکە بێتەوە و ئەو جوتیارانی کە با بڵێن زەویان نەچاند و داچێنن ئەگەر بێت و باران نەبارێت تاقی باران نەبارێت ئێستا زەوی پێویستی نییە وەکو ئەگەرێک باسیکەی مەسەلەن ئەگەر تا یەک مانگی باران نەباری هیچ زیانێکەدا یان ئەم ڕێژەی بارانبەرینە کە دەڵێن پەڵەی داوە هیچ گرفتێت کە پەڵ ئەدایت دوای ماوەیەکی زۆرش بارانی پێویست نابێت خۆی کە پەڵە ئەدا پەڵە بۆ کەشهاتنی زەویەکەی بۆی زەویەکە بچێڵەرێ و بە شێوەیەکی ئاسان چاندنی هەبێت ئەم بارانەی کە ئێستا هەیە لەخوا بزەبێونە باری واگەر ئەم مانگی دوانزەش نەبارێ ئاسایی چونکە باران هەدەف لێی چیت ڕواندنی گەنمەکەی ئێستا ئەو گەنمەی کە ئێستا ئەچێنرێ و لەخوا بزەبێ شێوازی چاندنەکانیش فەرقی کردو بەهۆی ئەو کەرەستانی کە ئێستا هەن ئێستا گەنم زۆر نایچێڵن بە گاستنی شەشدەم و حەودەم و هەژدەم و کە خۆی بڵێن قەبری گەنمەکە قوڵ نییە وەکو جاران لەبەرەوە وەرە ئەخواست کاک فەریدون سوال بۆ زانیاریەکانی ئەوەی کە بینیتان زانیاریەکان بوو لە سنووری شارەزور و دۆخی کەشناسی و پەڵەدان لە سنوورەکەت زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان وشار محەممەد سپاس بۆ زانیاریەکان کە لە شارەزورەوە لەگەڵمانە بوویت بەڵە بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن وەی هوایە کە سەرجەم بڕگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە عزیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ